وڵا شتێکی باشە ئەگەر دوکان و بازار هەیە و لەخوا بەزیا بێ هاتشوو هەیە بەز پارێز هەر بکرێ باشترە پارێز بۆ سەحەت باشە و ڕێگیری دەگرێ لەم کۆرۆنایە بەڵام سەموخانە و نانەوەخانە و مارشێت و ئەمانە کراوەیە لە پێنجی بانیوکەین تا 12 شەو هەچی خەڵکی گەشتیێنێ و ڕێک و پێگەڕات پێێت و قەرەباڵقیش ئەو زۆرە نییە و جاران خەڵک زۆر نایەتە دەرەوە لە ماڵەوەیە تاکە گەر بێشتێکری وەڕاتەوە ئیترەوە ئینەکەیە ئێمە سا تۆزیشمان نەماوە توکان و بازانێکی میکردنی بکەنی جێگاکەی بە تەمان ئیشەڵا ئەم خێرانە نەوێن تووشیم شتەکان کردن داینێ لە شوێنی خۆی جەناوی قایمقام و کە پارێزگار قەراری ئەوەیان ناکە بڵێن خەڵک نێتە دەرەوانە ئێمە بەڵام قەرارێک دەرچوو بێمە کە ناناوخانە و سەمخانەکانیشکە نێمە بە خۆشحاڵی ئەومە دوێنێ ئیشمان کرد لەخوا بەزیاوی ینی باش بوو ئەوەی کە هاوڵاتیانی گەڕک و منتیقەیە هاتن سەمونیانەکەی و ڕۆشتنەوە ماڵی خۆیان زۆر ینی ئێمە ئەوەی کە ئێمە لەسەر ئێمە بوو کردومانە بۆ خزمەتی هاوڵاتیان نێمەش بەردەوامی شەبینەش کاتێک پابندبین بە هەموو ڕێنمایەکانەوە بە دەستکێش و کڵاو ئەوە شەکەین ینی بەڵام مەسلە کاتی هینە کاتی هیویرەکە کڵاوی شەکەین یانی هەموو کاتێک پابندین بە ڕێنمایەکانەوە